عقید سەلام مەسعەد چەند ڕۆژێک پێش ێستا میوانی من بوو شرۆڤەکاری تایبەتی سەربازی 1964یشە لە ڕۆژانی داهاتووە بەرنامەی ترمانە بێ لەسەر توانە سەربازیەکانی هەردوو وڵات لەسەر لێکەوتە سەربازیەکانی هەردوو وڵات ئەگەر شەڕەکە بگاتە سەر بابەتی زەمینی چی ڕووەدا بەرنامەمانە بێ لەسەرەوە بەڵام ئەوەی کە چەند ڕۆژێک پێش ێستا لەگەڵ عەقید سەلام باسمان کرد یعنی پێشبینیەکانی بۆ ئەم شەڕە ڕێک ئەیپێکا بە نمونە باسی فڕۆکەی بیتووی کرد باسی ئەو بۆمبە گەورانەی کرد کە ئەمریکا هەیەی چەندانێکی کەمیشی هەیە بەکاری دێنێ بۆی بڕوا بە ڕۆخی زەویە ئامانجەکەی پێکێ من لە بەرنامەکە پرسیاری ئەوم لێکردوتم ئەمریکا ئەمە دەکات زۆر بە دڵنیایی و وەڵامی داوەتی بەڵێ ئەمریکا ئەمە دەکات و بەرامبەر ئێران بەرامبەر بنکە ئەتۆمیەکانی و ئەو بۆمبانە بەکاردێنێ و فڕۆکانە بەکاردێنێ جا من بۆی بەبیرتانی بێنمەوە ڤیدیۆکە و لێدوانەکەی عەقید سەلام بینەری بن بزان چۆن هەدەفی پێشبینیەکەی خۆی دەپێکێت ئەگەر B52 هێنا مثلەن B2 سپیرت ئەم قاسفە استراتیژیەکان ئەمە جۆرە بۆمبێ هەڵەگرێتن توانێ بگاتە ئەو قولیەی کە ئەم چەکانیان لێ شاردووەتەوە ئێران بەڵام ئیسرائیل توانای ئەوەی نییە نەوع قومبلەیەک هەیە کە پێوترێ القەنابل دایکی هەموو بۆمبەکانە ئەوە بن عەرزاڵەتەکێنێ یعنی توانای ئەوەیە هەرچەنێ ئەمریکا بە هەموو عەزەمەتی خۆی 20 دانەی هەیە لەوە 20 بۆمبی هەیە لەوە زیاتر نا هیچ فڕۆکەیەکیش هەڵی ناگرێ ئەوانە نەبێتن ئەبێ بیهێنێتە پێشەوە چاوەڕێک ئێمە ڕوودا ڕووەدات بۆ ئێران بەڵێ ئەمە وەکو ئەڵێ تەکسیر ئێڵام ئێسک شکاندنە ئەم شەڕە ئەبێ یەکلایی بێتەوە وەکوتم لە ڕۆژانی داهاتووە چاوتان لەسەر 1964 بێت عەقید سەلام مەسعەد سپۆری فڕۆکەوانی و شارەزای سەربازی و ئەفسەری خانەشین لە عێراقی کە ئێستا شرۆڤەکاری تایبەتی سەربازی 1964 زۆر باسوخواسی تایبەت و وردەکاری دەخینە ڕوو و پێشبینیانشی کە باسی کرد و خۆی ئەیپێکا